مانەوەیان لە ژێر خێمە پێخۆشترە لەوەی بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. هەموو خێزانەکان بە درێژایی مانەوەیان لە کوردستان گەشەیان کردووە و کەم پیاو هەیە کەمتر لە 2 هاوسەری هەبێت. بەشێک لە منداڵان لە قوتابخانەدا بڕاون و کارەکانی ماڵەوە جێبەجێ دەکەن. لەگەڵ برا بچووکەکەی دەچێتە ئەو دوکانەی کە هەموو جار خۆراک و میوەی لێ دەکڕن. ئاوارەی پێ ناخۆشە چووکە دابڕاوە لە قوتابخانە و لە هاوڕێیانی. دایکم دووگیانە، ناتوانم بچم بۆ قوتابخانە، باوکیشم ڕازی نییە ئەو بەتەنیا بێت. یەکێکی ئەوێت کە یارمەتی بدە، بۆیە من یارمەتی دەدەم. براکەشم پشتی شکاوە و بچووکە و ناتوانێت بچێت بۆ قوتابخانە و بنووسێ و بخوێنێتەوە، بۆیە منیش هاوکاریان دەکەم. باوکی غەنەم 4 جار هاوسەرگیری کردووە. ئێستا 3 هاوسەری لەگەڵی دەژین و 15 منداڵونەوەی هەیە. تەنها غەنەم نییە کە لە خوێندن دابڕاوە، بەڵکو 4 خوشک و برای دیکەی وازیان لە خوێندن هێناوە و کار دەکەن. خالید سەرباری قورسایی سەرشانی لە ئاوارەیدا، بەڵام ئامادە نییە بگەڕێتەوە زێدی خۆیان. بۆ پێی نەماڵی ماوە و نەدەتوانێت کارێکی دەست بکەوێت تا منداڵەکانی پێبژێنێت. المعيشة كلش صعبة، اللي ما عنده راتب فوق المليون ما يقدر يعيش هنا. ژیان زۆر قورسە، ئەوەی موچەی لەسەر و ملیێنەوە نەبێت ناتوانێت بژی. باشە من ماڵم نییە، چۆن بژیم؟ ئەگەر بتەوێت لە کشت و کاڵ کار بکەیت پێویستیت بە تراکتۆرە، بە تۆوە، بە ماتۆڕی ئاوە، هەروەها بۆری، پەینی کیمیایی، پێویستیت بە مانگایەک بۆ 2 مانگایە. ئەو کات دەتوانی کشت و کاڵکەی بە شێوەی ڕاست. ئێمە ئەمانەمان نییە و پارەشمان نییە. شلون بقرينوا؟ هذا كله ما موجود واحنا ما عندنا فلوس، شلون نرجع؟ قوربانی سەرەکی لە نێو ئاوارەکاندا تەنها منداڵانە، چونکە بەهۆی ئاوارەیەوە ژمارێکی زۆر لە منداڵ بێبەش بوونە لە خوێندن. لە نێو هەموو کەمپەکان وەک تەواوی گەڕەک و شارەکان هەموو دوکانێک 24 کاتژمێرە کراوەیە. سەرتاشەکان بەرناکەون. زۆرینەی موشتەری سەرتاشەکان لە منداڵ پێکاتون، چونکە لە کۆی 1832 خێزانی ناو تەنها کەمپێک 2049 منداڵیان هەیە. سەمیر و سەرحان ڕۆژنیە قژی زیاتر 25 منداڵ چاک نەکەن. ئەوان دڵخۆشن کە لە کوردستانن، بە گوتەی خۆشیان کار و کەسابەتیان باشە. احنا داخل كم هنا داخل مخيم. ئێمە لەناو ئەم کەمپەداین. نرخەکانمان هەرزانە لە چاو بازاڕ. سەرتاشین بە 3000 دینارە، بەڵام بۆ منداڵی قوتابخانەکان تەنها بە 1000 سەریان چاک دەکەین. وە زیاتر لێرە منداڵانی قوتابخانەکان دێنە لامان.
واكثر شيء ياتون انها طلاب المدارس. والله الوضع هناك مو لە ناوچەکانی خۆمان ڕەوشی ئەمنی باش نییە و شوێنەکانمان داخراوە ڕێگامان پێنادەن بگەڕێنەوە. ما تسمح الرجعاتنا واكو مناطق لحد الان مقفله لحد الان ما مفتوحه. هەر منداڵێک دایک و باوکی دەستکورت و نەدار بێت ئەوە بە خۆڕایی قژیان بۆ چاک دەکرێت. نرخەکانیشان بە شێوەیەک داناوە کە لەگەڵ بار و گوزەرانی ئاوەرەکاندا بگونجێ. سەرحان نایشارێتەوە کە بیری لە گەڕانەوە نەکردوێتەوە چونکە بە گوتەی خۆی ژیانیان لە ناوچەکانی خۆیان پارێزراو نییە. من حتى الأموال هناك صلاح الدين ماكو. لەبارەی ڕەوشی ئەمنی پارێزگای سەلاحەدین هیچ باش نییە و هیچ ئەمانێک نییە. کار و کەسابەت لێرە بەردەوامە. کرێکار کار دەکات، سەرتاشەکان کار دەکەن. بەڵام لەوێ خراپە چونکە پارە نییە. گەر موچە هەبوو باش بوو، وەڵام موچە نەبوو خراپە کارکردن. ئەوەی گەڕایەوە بۆ ئەوێ نزیکەی 7 مانگ بوو لەوێ بوون و کاریان دەست نەکەوت و گەڕانەوە بۆ سلێمانی. تەنانەت خێزانەکانیشیان گەڕانەوە چونکە لەوێ کار نییە. حتى عوائل رجعت من هناك ماكو شغل. سەرباری زۆری ڕێژەی نەخوێندەواری لە نێو منداڵاندا بەشودانی پێشوەختەش بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. جیابوونەوەی هاوسەرەکان بەهۆی هاوسەرگیری پێشوەختە گرفتێکی گەورەی لە نێو کامپەکاندا دروست کردووە. بەهۆی هاوسەرگیری پێشوەختە لە هاوسەرەکەی جیابووتەوە، کچەکەشی بە هەمان شێوە. ئەو داوای لە دایک و باوکان ئەوەیە کە هەڵەی ئەو دووبارە نەکەنەوە چونکە ئەوە تا ژیانی لە ئەو پەڕی ناڕەحەتیدایە و بار و گوزەرانی زۆر خراپە چ خۆی چ کچە جیابووەکەی. بنتي مواليد 2005 زوجتها عمرها شهرين. کچەکەم لە دایکبووی ساڵی 2005 دوو مانگ بوو شووی کردبوو. دوای ئەو دوو مانگە هاوسەرەکەی لێی جیابەوە. گرێبەسی دادگای نەبوو لە دەرەوە کرابوو. هاتمە لای ڕێکخراوەکان تا سکاڵا بکەم. ئەوانیش وتیان تەنها بە گرێبەسی دادگا دەتوانرێت سکاڵا بکرێ. ئێستا کچەکەم باری دەرونی باش نییە، هەروەها خۆشم باش نین. يعني يا ربي يعني ليش هيك؟ ئاوارەکانی کەمپەکانی سونی سلێمانی گەرچی ناوچەکانیان ڕزگار کراون و هێزە عراقیەکان گەڕاونەتەوە، بەڵام هۆکاری نەگەڕانەوەیان بۆ دەست نەکەوتنی کار و ڕوخانی خانوەکانیان دەگەڕێنەوە. جگە لە ئاوارەکانی ناوچەکانی ناوڕاست و باشووری عراق ئاوارە یەزیدیەکان گرفتەکانیان زۆر گەورەترن. بە دوای خێمەی خێزانێکی ئاوارە دەگەڕین کە خەمێکی قۆڵ باڵی بەسەر خانەوە دەکەدا کێشاوە. سلام علیکم. بەردەوام فرمێسک لە نێو چاوەکانیانە. هەرکات باسی عیدەی کچیان بکەن ئیدی برینی ناخیان سەر لە نێو دووبارە دەبنەوە. بڕیاریان داوە خێمەکەیان بەجێنەهێڵن تا ئەو کاتەی پێش چاویان ڕوون نەبێتەوە لەوەی داعش کچەکەیانی کوشتووە یان لە ژیان داماوە. فانی هێشتا توروسکایەک ئومێدی ماوە بۆ گەڕانەوەی کچە گەورەکەی کە یەک منداڵی لە دوای خۆیدا بەجێهێشتووە. خۆدی حەمرێوی بالێن 25 ساڵ بوون چاقیگا گرتین.
تا ئێستا هیچ دەنگ و باسێکی نییە. نەخۆدە برا هیچ کە مووسل ڕزگار کردی نەمە دەنگێ بێژی نەکردیە بەری کە مووسل ڕزگار بکەن التلەحفەر بوو مەڕەت بەیفت و چاقێکە مووسل مەڕەت بەیت بەس نەهێلان کەلیمەکێ بکردی بپەیوێ گوتن لازمەتە بە عەرەبی بپەیوی. پەیوەندیتان هیچە بۆ بەیەکەوە؟ تەلەفۆن قوت بوو هیچ کە مووسل ڕزگار بووە مە دەنگێوێ نەکردیە کوڕێوێ بال بوو کوڕێوێ ڕزگار بوو بەسەونە ئەم تشتەکە ژوێ نسان کێ کوڕی تۆ ڕزگار بوو؟ کوڕێوێ کوڕی ئەو بەڵێ ئەی کوڕەکەی ئەو ئێستا لەکوێیە؟ بە بابێ خۆی زاخۆ وەلە هەفت کەسی ژێتمە کەرنە دەستێ داعش بەس ئەو منداڵە ڕزگار بووەوە. حەوت کەسەکە کێو کێنەوانی تر؟ بابێ من بوو بەڵێ و کەچامە بوو و وێدی کوڕمامێت من بوو. بە گێڕانەوەی خۆیان داپیرەی عیدەی ڕفێنرا و هێندە خەمی خواردووە تووشی بیرچوونەوە بووە. باوکیشی چەند جارێک جەڵتەی دڵی داوە و هەر لە ماڵەوە چاوەڕوانی کچەکەیەتی. مام عەبدوڵڵا باس لەوە دەکا زۆر جار کە دەخەوێ خەو بە کچەکەی دەبینێ کە گەڕاوەتەوە ناویان. مەسەل بژێت دەکە جاخۆڵ خەودە دبینە ئاری بووە خۆدێ ینی تەقریبا شێڤێک نامینێک ئەز خەودەم نابینم و خۆدێ ینی هەنگیز الخەودەت بی منگیز بی فکریم ینی جلتا دل بام چێ بوو ئەم خۆدێ ئەجبەر وێ بتنێ ینی چاوز الخەودە نابینم یە خۆدێ شێڤ ڕۆژ دیم ئەز بیت فکرم و دیمە بیرا منە. حەوت ساڵە ڕۆژ بە ڕۆژباری دەرونی زیاتر خراپتر دەبێ بەهۆی کوشتنی هاوسەرەکەی بەدەستی چەکدارانی داعش. بە شەو بە ڕۆژ بەردەوام دادەنیشێت بێ ئەوەی وەڵامی هیچ پرسیارێکی منداڵەکانی یان هەر کەسێکی دی بداتەوە و تەماشای چواردەوری بکە. بەدەم دانیشتنەوە بە بێدەنگی سەریدا دەخا و بەردەوام دەگری. دوای نەمانی باوکیان کەس نییە هیچ کار و کەسابەتێکیان بۆ بکە. ناچار خۆیان هەوڵ بدەن تا بتوانن لە ئاوارەیدا بژین. ئەوە دەکی مایە خۆتان ئەبینن حالەتی وێ زۆر خراپە و ئێمە هەمی کچن بەسە و برامان هەیە تەمەن 11 ساڵە ئێمە بچووکن و کەس نییە یارمەتی ئێمە بدا و ئێمە هەر خوشکی من ئەڕۆتە بۆ ئیشی ڕۆژانە ساعت 4 بەیانیان ئەڕۆوە تا ساعت 5 شەو نایت هەر بە 10,000 ئەو هەر 10,000ش بەشی هیچ ناکەوە خۆی ما هەموو مناڵن حوتێک کەسنجی مەسرفیان زۆرە و باوکی من ئەو ڕۆژێک کە هاتوو لە ئەو ڕۆژێک کە داعش بردووە لە ئەو ڕۆژە حالەتی ئێمە زۆر خراپبووە تا ئێستا هەستەکانی باوکی من لە شنگالە و خوشک و یارمەتی خوشک و برانە من بدێ هەر کاتێکی بەحسی باوکی ماکەن خۆی شەرەگری. ئاوارەکان لە کوردستان جگەلەوەی بەشێک لە پێداویستەکانی ژیانی ڕۆژانەیان بۆ دابین دەکرێت. لە هەمان کاتدا زۆربیان کار دەکەن بۆیە نایانەوێت بگەڕێنەوە. خێزانە ئاوارەکان ناوچەکانیان ئاودان کراوەتەوە هێز ئەمنیەکان لەوێن بۆچی ناگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان؟ هەنێک لە هۆکارەکان ئەوەیە کە هەنێک لە مەنتیقەکانیان ئێشتا داخراوە نەکراوەتەوە ینی ئەمنیەتیان پارێزراونێ لەو مەنتیقانەیە هەنێک خەڵکمانەیە خێزانمانێ خەڵکی و مەنتیقانن و شوێنەکانیان ئێشتا نەکراوەتەوانێ هۆکاری نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی ئیشوکار و اقتصادیەت لەبەر ئەوەیە کە ناگەڕێنەوانێ. چی گرفتێک لە پێش ئاوارەکان هەیە بە تایبەتی ناو کەمپەکانە هیچ گرفتێکیان هەیە ئێستا؟ وەکو گرفتێک نییە حالیەن نەخێر
لەبەرەوەی چ حکومت چ لایەنە پەیوەندیدارەکان چ ڕێکخراوەکان لێرەیە ئیش بۆ ئاوارەکانەکەن هەر ئەوان حەزەکەن بگەڕێنەوە شوێنی خۆیان هەموو کەسی حەزەکات تەواو بچێتەوە شوێنی خۆی بەڵێ چۆن توانراوە لێرە لە سنوورەکە هەلی کار بۆ خێزانەکان دابین بکرێت ئەوان پشتیان بە ئەو هاوکارێ بەستۆکە ڕێکخراوەکان و حکوومەت دابینیەکە یاخود پشتیان بەخۆیان بەستووە نەخێر ئەو هاوکاریانە تا ڕادەیە کەم بۆتەوانێتە ئێستا پشتیان بەخۆیان بەستووە زۆربەی زۆری ئایلەکان گەنجەکانیان پیاوەکانیان ئافرەتەکانیان ڕێگە پێدراون لە کەمپەوە ئەڕۆنە دەرەوانە بۆ سلێمانی بۆ ڕەچارچکەکانی دەوری ئەدبەت بۆ ئەم شوێنانە هەمویان ئیشەکەن بەپێی ئەو ئیشەی خۆیان کەیکەن مەعیشەتی خۆیان بەڕێوە بن بەڵام لەگەڵ ئەوەشە ڕێکخراوی WFP هاوکاریانە ماڵانە ئەوەی تێبینەیەکرێ زۆرێک لە منداڵان لە خوێندن بێبەش بوون وەکو ئیدارەی کەمپەکان چیتان کردووە بۆ ئەوەی کە منداڵەکان بگەڕێنەوە بە خوێندن لە خوێندن بێبەش نەبن بەڵێ تقریبا لە کەمپی ئێمە 250 مناڵمان هەیە کە دابراون لە خوێندنیان ئەوەش ئێستا بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و بە هاوکاری مناڵ پارێز ئیش لەسەر ئەوواکەین حالیان کە ئەو مناڵانە هەوڵێن سەردانی ئایلەکانیانمان کردو و بەقای مناوەکانمان لایە کە بریان گەڕێنینەوە سەر خوێندنە هاوسەرگیری پێشوەختە کاریگەری هەبووە لەوەی کە لێرە وەچەخستنەوە زۆر بێت بەنسبەتی ئێرەوانەیە هاوسەرگیری پێشوەختە هەبوو هەرچەند لە بدایەتی کەمپەکانەوانە کردنەوە ئەم کەمپانەوانە لەلایەن ڕێکخراوەکانەوە ئەیەکی زۆریان ئیراوەتێ بۆ ئەو مۆزۆعە بەڵام ئەمان وەکو هینێکی خۆیان بڵێن چۆن بڵێن عشایرەتێکی خۆیان ئافرەتیان زوو ئەیان بەشوو طبعا ئەمەژە بێتە هۆی ئەوەی کە مناڵ زۆر بووە و عەدەدی مناڵ زۆرە بەڵام ئێمە لێرەیە ئیش بۆ ئەوانە ئەکەین زیاتر لە ئیدارەی کەمپەکانە کە عەقدی زەواجی ڕەسمی بێنن و زەواجی ڕەسمیان جگە لە ئاوارەکانی ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق ئاوارەی یەزیدیمان هەیە لە ناو کەمپەکانە ئەمان بربەستەکانیان چین ئەمان تەنها ئەمنیەتە یاخۆچی بۆچی ناگەڕێنەوە بەڵێ ئەوانی شەرعی نەشت ئەمنیەت هەیە ینی ئەمنیەتیان نەپارێزراوە ناتوان ئەحزابی زۆر تایە لەو منتیقانی لە ئەوان لەبەرەوە ئەوانی شەرعی نەشت ناتوانن بگەڕێنەوانەیە یەکێک لە هۆکارەکانیانەوەیە و نەبوونی خزمەتگوزاری نەبوونی ئیش و هەلی کار هەر ئەینەشت یعنی ئاوارەکان هەمووی بە ئام ئەو کێشانیان هەیە کاتێکی گونجاوە بۆ ئەوەی ئاوارە زیدەکان بگەڕێنە بۆ شوێنی خۆیان ئەگەر حکومەت هاوکاریان بێت ئەگەر خزمەتگوزاری و پێویستیەکانیان لێوە بۆ دابین بکرێت و ئەمنیەتیان پارێزراو بێ لەو باوەڕێیان کە حەزکەن بگەڕێنەوە. بە گوێرەی ئامارەکان زیاتر لە 25,000 خێزانی ئاوارە لە سنووری پارێزگای سلێمانی لە نێو 5 کەمپدا نیشتەجێن. ناوبەناوە حکومەتی عێراقی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕایەن وەردەگرن بۆ گەڕانەوە کەچی ڕەتی دەکەنەوە و کوردستان بە شوێنی خۆیان دەزانن. ئاوارەکان ئەڵێن بۆیە ناگەڕێنەوە ئەمنیەت پارێزراو نییە خانەکانمان داڕوخاوە. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق چی کردووە لەم بارەوە؟ کاکە من وەکوو کۆچ و کۆچبەرانی عێراق لە سلێمانی لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق حەزم هەمووی گەڕانەوەی بۆ ئەمە شوێنەکەی ئەسڵ ئەمە کەمبەی ئاشتی عادی دوو شوێنی دوو محافظەیە بۆ نەینەواسری شنگال بۆ سەلاح الدین. ئەمە دوو وەجبەیمان نردووە بۆ سەلاح الدین 61 عائلەی 210 کەس هەمووی گەڕانەوەی بۆ سەلاح الدین. ئێمە دانیشتەوە بۆ ئێرە بۆ سلێمانی وتی وەڵا ئەم وەزع سلێمانی زۆر باشە ئیژم هەیە لەگەڵ ئەمنی هەیە لە محافظەی سەلاح الدین وتی وەڵاهی هەر هەمووی ماڵەکان تقریبان سوتاوە لەگەڵ وەزعی ئەمنی تۆزی خراپە لەگەڵ 2 یا 3 شوێن حتا ئێستا داخست یعنی حتا ئێستا نەکراوەیە بۆ ینی بۆ عودەیە ئەمە خەڵقی ئاشتی. ئەو شوێنانەی کە هێزەمنەکان گەڕاونەتەوە وەزارەتی کۆچ و کۆچبەران توانیوێتی بۆ نمونە خانوویان بۆ دروست بکە یا خانەکانی خۆیان تازە بکاتەوە بۆی ئەمانە بگەڕێنەوە؟ کاکەجان تۆ ئەزانی چی ئێستا 2021 تقریبان ئەمە تەخسیسات بارەیە زۆر کەمەیە هەمووی لە هەمووی عێراق ینی ئەمە وەزارەتی کۆچ و کۆچبەران ناتوانین یعنی ئەم ماڵەکان بەدیلەوە ئەتوانی لەسەر منەظەمەکان منەظەمەی وەکو IOM
یعنی تعمیری ماڵەکە بۆ بۆیاخ بۆ دەستە کوورد بۆ شوشەکان بۆ کارەبایەکان بەس یعنی ماڵی تازە و هذا ناوەڵا هیچ ناتوانم حکوومەتی عێراق ئێستا یعنی حەلی هەموو ئیجرات لەبەر عادەتەکەی خەڵک زۆر هەیە تقریبا ئەستەرەکەم بیاشتی 1800 عائلەیە یعنی ئەبێ 1800 ماڵ یعنی زۆرە. ئێوە توانیتانە هاوکاری ئاوارەکان بکەن لە هەرێمی کورسان؟ والله ئێستامادام یعنی بەتەنسیق لەگەڵ بارزگە سلێمانی و حکوومەتی ئیقلیم کوردستان هەم زۆر مەمنونم بۆ حکوومەتی هەرێم کوردستان حکوومەتی بەغای یعنی هەمووی ئیجراعاتی ئەڕوات لە سلێمانی و لە هۆلێر و لە دهۆک وخاصەتەن سلێمانی ئیجراعاتی لەگەڵ تەنسیق لەگەڵ DMCR سلێمانی زۆر باشە لەگەڵ ئیدارەتی کەم هەر زۆر باشە بە عمومی یعنی مەکتەبمان هەیە لە ناوی کەم ینی کەستەخانەمان هەیە لە ناوی کەم یعنی تقریبا مرتاح. خۆراک و پێداویستی والله هەر بە تقریبا ئەمە کۆجبەران هەمووی 15 ڕۆژ تەوزیع خۆراک و مواد ئێضافی وەکو شامبۆ و ساپۆن و یعنی بە یەک مانگ دوو جار تەوزیعکەمان هەیە لە ناوی کەم. ئێستا تقریبا بەرنامەی گەڕانەوەی بۆ محافەزەی ئەمبار ئەستا لە سلێمانی هیچ گەڕانەوەی نییە ئێستا ئەبێ مادام زستان هاتووە و تۆزی سار دەکەمە ئەبێ ئەمە هەموو خەمەکان تعمیرەکەی لەسەر کۆژبەرانی عێراق بۆیان نۆژە نەکەنەوە بەم نزیکانە چیان بۆکەن چۆن نۆژە نەکەنەوە بۆ نمونە خێمەکانیان نەگۆڕنیان چیەکەن؟ نا هەمووی چادر بیگۆڕیکەم چادری تازە دەنە چادری تازەکەی هەمووی بیگۆڕەکەن ینی تقریبا هەر بە 6 مانگ 1 ساڵ انشاءالله حل ئەبێ بۆ ئەم مەناتقی ئەسڵ. ئاوارەکان ئێستا خۆیان بڕارەندا و نەگەڕنەوە؟ والله ئێستا ینی ئەمە قەراری ئەخیر ئاوارەکان وتی نەگەڕانەوە. ساڵ بە ساڵ خێزانە ئاوارەکان بەهۆی خێرا گەشەکردنیانەوە گرفت بۆ ئیدارەی کەمپەکان دروست دەکەن چونکە پێداویستەکانیان زیاتر دەبێ و خێمەکانیشان پێویستی بە گۆڕانکاری دەبێ. لەگەڵەوەشدا لەم ئان و ساتەدا گەڕانەوەیان پێ باش نییە.